بۆ ڕۆژی دووەم لەسەر یەک دژی نەبوونی پرۆژەی خزمەتگوزاری و نەڕەخساندنی هەلی کار دانیشتوان یەرد و ناحی ئاغجەلەر و بازیان لە سنووری پارێزگای سلێمانی خۆپشاندانن ئەنجامدایەوە. هاوڵاتیانی نیشتەجەی ناحی ئاغجەلەر سەرجەم ڕێگا سەرەکیەکانی ناحیەکەیان بەڕووی تانکەر و ئۆتۆمبیلە بارهەڵگرەکاندا داخست و مەرجی کردنەوەی ڕێگاکانیان بەستۆتەوە بە ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاری بۆ سنوورەکەیان. ئەمە یەکەم جارمان نییە ئەمە خۆپشاندانکەین. ئەمە چەندی خۆپشاندانمان کردووە، چەندی وعدی درۆیان داوە بە ئێمە داواکاریمان لە حکومەت نییە، چونکە حکومەت نییە درۆیە. داواکاریمان لە بەرپرسی ئەم سنوورە هەیە. چی ئەو نەوتا دزێ؟ بابێ ئەوە ڕێگاوبانەکان چاکات، چونکە ڕێگاوبانەکان 180 خوانی سوادەی لێکەن. ئێستا خۆپشاندەرانی ناحیەکە چادریان هەڵدا و لە کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسانی فەرمانگە حکومەکانی ناوچەکە بە ئاشکرا و تویانە گەر تا سەرەتای هەفتەی داهاتوو دەست نەکرێت بە جێبەجێکردنی داواکارەکانیان ئەوە ڕێگر دەبن لە دەوامی فەرمانبەران و نایهێڵن هیچ بەڕێوەبەر و فەرمانبەرێک بچێتەوە سەر پیشەکەی. کێمەمان هەڵداوە ئێرە چۆڵ ناکەین، وعدان پێمان داوە تاوەکو یەکشەم بێن ئیشمان بۆ بکەن. ئێمە تاوەکو یەکشەم لێرەین، هاتن سەر چاومان دەستان خۆش بێن، نەهاتن ئێمە ئێرە چۆڵ ناکەین، بە هیچ شێوە نایەلێن بار هەڵگرەکان لێرەوە ڕەت بن. کاردانەوەی ترشمانە بێ لە یەکشەم بەدواوە نایەلین هیچ دام و دەستگایەکی حکومەت لەم سنوورە ئیشکە. خراپی ڕێگای سەرەکی ناحیەکە دەیان جار دانیشتوانی ناحیە ئاغجەلەر هێناوەتە سەر شەقام و خۆپشاندانیان ئەنجام داوە. پێشتریش لەوادەی بانگەشەی هەڵبژاردندا لە ساڵی 2010دا جێگری سەرۆکی حکومەت بڕی 363 ملیۆن دینار و وەزیری ئاودانکردنەوە بڕی 312 ملیۆن دیناریان بۆ تەرخان کرد، بەڵام هیچ کام لەو بڕەپارانە نەگەیشتە ناحیەکە و تا ئێستاش نادیارن. پێیان چاکردنی تەواوی ڕێگاوبانەکانی سنوورەکەیە، هەم سنووری شارەوانی هەم ڕێگاوبانە خارجیەکان داواکاریەکانیان تەواوە پشتگیریان نەکەین و داواکاری دوورخستنەوەی تانکەرەکانی سوتەمەنی و بارهەڵگرەکانە لە سنووری ڕێوەرەتی ناحیە ئاغجەلەر بە هەموو ڕێگاکانیەوە و داواکردنی چاکردنی کاتژمێرەکانی پێدانی کارەبایە لە سنووری ناحیە ئاغجەلەر جیاوازە لە هەموو شوێنەکانی کە ئێمە داواکاریەکانیان هەر ئەمڕۆ ئەیگەینە قایمقامەتی قەزای چەمچماڵ. هاوشێوەی ئاغجەلەر لە سنووری ناحی بازیانیش دوو ڕۆژە بەشێک لە هاوڵاتیان و چین و توێژە جاجاکان دژی نەبوونی کار و دانەمەزرادنیان لە کارگە و کۆمپانیەکانی سنوورەکە خۆپشاندان دەکەن و ڕێگای گواستنەوەی بارهەڵگر و تانکەرەکانیان داخستووە لەسەر ڕێگای بازیان دێلێژا. دڵسۆزی گەنجی تیانە ناحیەکە، دڵسۆزی گەنجی تیانە ئێستاکە ئێمە گرتبوونەوە بووینە بۆ کرێکاری بۆ مەحمەلەکان بە ئەم مەحمەلەش بەخۆی نەزانێت کە ئێمە تایبەت بۆ مەحمەلە دانراوی نەخێر بۆ هەموو مەحمەلەکانە ئەمە خەریجی جامعین بێکار و بێکاس بوون. خۆم 6 ساڵە خەرجم کردووە، 6 دانە ساڵ لە سەرۆکی حکومەت زیاتر لەم خزمەتم بە حکومەت کردووە، تەواو کردووە کۆلێژی بەرەودەم تەواو کردووە. 6 دانە ساڵشم حازرم، 6 دانە مزانم حازرم 5000 لە گیرفانمانە. ماوەی هەفتەیەکە لە بەشێک لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر نەبوونی خزمەتگوزاری و ناوەماری دۆخی ژیانیان بەشێک لە هاوڵاتیان گربوونەوە و خۆپشاندانی ناڕەزایەتیان دەست پێ کردووە. ڕزگار جەبارێن ئارتی، ناحی بازیان.